چەند جۆرێکی خورما هەن نرخی خەیاڵیان هەیە. خورما هەیە نرخی 1 کیلۆی $200 تێدەپەڕێنێت. خورمایەکێکە لە میوە بەناوبانگەکان لە جیهاندا، بە تایبەتی لە جیهانی عەرەبیدا، چونکە زۆربەی وڵاتانی عەرەبی بەناوبانگن بە چاندن و هەناردەکردنی بۆ دەرەوەی وڵات. ئەم خورمایانە لە کوالێتی و جۆردا جیاوازن، بەڵام هەمویان هاوبەشن لە سوودە سەرسۆڕهێنەرەکانی. زیاتر لە 1650 جۆر خورما هەیە بە شێوە و تامی جیاواز، ڕەنگ و قەبارە و پێکاتە و شیرینی زۆر جیاواز. خورما بە زۆری پۆلێن دەکرێت بۆ 3 جۆر: نەرم، نیمچە وشک و وشک. خورمای عنبەر بە یەکێک لە گرانترین جۆرەکانی خورما دادەنرێت لە جیهاندا، بەو پێی نرخی 1 کیلۆگرام دەگاتە $200. ئەمەش بەهۆی تامێکی جیاواز و شەکردار و ڕێژەی بەرزی پرۆتین تێیدا. خورمای ئەجوەش کە لە شاری مەدینە لە شانشینی سعودیا دەچێنرێت، بە یەکێک لە گرانترین جۆرەکانی خورما دادەنرێت لە جیهاندا و بە ڕێژەیەکی سنووردار دەچێنرێت. ئەم جۆرە خورمایە بە تامە شیرینەکەی دەناسرێتەوە کە پێکاتەیەکی هاوشێوەی کشمیشی هەیە، هەروەها ڕەنگێکی قاوەی تۆخی هەیە کە مەیلی ڕەشی هەیە. نرخەکەی دەگاتە $50 بۆ هەر کیلۆیەک. خورمای مێرجول یەکێکی تری جۆرەکانی خورمایە، تامی شیرینە، هاوشێوەی کارامێڵە، بۆیە زۆرجار لە ئامادەکردنی شەربەتدا بەکاردەهێنرێت و نرخی 1 کیلۆی سەر و $100. دەگلێت نور کە بە خانمی خورما و پەنجەکانی ڕووناکی ناو دەبرێت، بە یەکێک لە باشترین جۆرەکانی خورمای کوالێتی پۆلێن دەکرێت، بەڵام نرخی هەر کیلۆیەک لە $10 تێناپەڕێت. ئەمەش بەهۆی بەرهەمهێنانی زۆری ئەم جۆرە خورمایە. لە عێراقیش 84 جۆری خورما هەن کە بەناوبانگترینی ئیبراهیمی و بەرحی و ئەشرەسین، بەڵام لە عێراق نرخەکان $50 تێناپەڕێن و هەرزانترن لە چاو خورمای وڵاتانی تر. تۆ حەز بە چ جۆرێکی خورما دەکەیت؟